şartlar içerisinden, çok fakir bir çevreden, çok fakir bir aile içerisinden gelmiş. کاتێک باز لە سینەمای کوردی دەکرێت ناوی یەڵمەز گۆنەی دێتە پێشەوە کە بەشێک لە سینەماکاران بە باوکی سینەمای کوردی دەیناسێنن. کاتێکیش باسی گونەی دەکەی فیلمی یۆڵ یاخود ڕێگە دەبێتە دەستپێکی شانازی سینەمای کوردی. گونەی سیناریۆی فیلمی ڕێگای لە زینداندا نووسیوە و بەڕوێنێنی ئەو وەک دەرهێنە لە دەرەوەی زینداندا کاری لەسەر کراوە و پلانەکانی جێبەجێ کراون. فیلمی ڕێگە ساڵی 1982 بەرهەم هات و خەڵاتی چلە خوورمای زێڕینی فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلمیکانی لە فەڕەنسا بەدەستهێنا کە گرنگترین خەڵاتی فێستیڤاڵەکە بوو تاوەکو ئێستا هیچ دەرهێنەرێکی کورد ئەو خەڵاتەی بەدەست نەهێناوە. یەڵمەز گونەی ناوی تاوی یەڵماز حەمید پۆتونە. لە 1 نیسانی 1937 لە گوندی دێسمان لە ئەدەنا لەدایک بووە. لە ساڵی 1956 بۆ خوێندن لە زانکۆ ڕووی کردووەتە ئەنکەرە. بەهۆی نەبوونیەوە وازی لە خوێندن هێناوە وەک کرێکار لە سینەماکاندا کاری کردووە. لە 21 ساڵیدا دەستی بە کاری هونەری کردووە. لە 1961 بۆ ماوەی 18 مانگ زیندانی کراوە. لە 1965 فیلمی بەرهەمهێناوە. وەک ئەکتەر دەرهێنەر سیناریۆنووس و بەرهەمهێنەر 131 فیلمی هەیە. ڕێگا بەناوبانگترین فیلمیەتی. لە 1982 خەڵاتی چلە خوورمای زێڕینی لە فێستیڤاڵی کان وەرگرت. لە 9 ئەیلولی 1984 لە پاریس کۆچی دوایی کرد. ڕۆژی مردنی یەڵماز گۆنای بە ڕۆژی سینەمای کوردی دیاری کراوە و ساڵانە یادی دەکرێتەوە. ئەو سینەماکارە کوردە لە چەندین فیلمی بازرگانیدا ڕۆلی جێڕاوە کە لەو سەردەمەدا داهاتیان زۆر بوو و بە داهاتی ئەو فیلمانە فیلمی دیکە بەرهەمهێناوە کە ئاستێکی هونەری بەردیان هەبووە. دوایین فیلمی گونەی بە ناوی دیوار بووە کە لە ساڵی 1983 بەرهەم هاتووە و ناوبانگێکی دیکەی بۆ ئەو دروست کرد. تاوەکو ئێستا چەندین کتێب و بەڵگە فیلم لەسەر ئاستی جیهاندا لەبارەی ئەو دەرهێنەرە کوردە بەرهەم هاتوون و بڵاو کراونەتەوە. لەوانە کتێبێک لەبارەی چۆنێتی بەرهەمهێنانی فیلمی ڕێگا کە لەلایەن بەرهەمهێنەری فیلمەکە ئێدی هۆبشمیت نووسراوە و بە ناوی ڕێگەیەک بەرەو منفە چاپ و بڵاو کراوەتەوە.